سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش بینێرە شیرین و خۆشەویستەکانمان لە هەر کوێیەکن دەنگ و سەدای ئێمە ویستن بە هیوام لەو پەڕی باشیدا بن. وەک لای هەمووتان ڕوونە ئێمە لە بەرنامەی ڕۆژیندا تەوەرە هەمە ڕەنگکان هەڵدەبژێرین باشە هەوڵ دەدەین کار لەسەر هەموو کایەکان بکەین. ئەوەی کە زۆر بایەخمان پێدا و تیشکمان خسۆتە سەری کایەکانی و پرسە نەتەوەیەکانە باشە لە نێو پرسە نەتەوەیەکاندا ئەمڕۆ باس لە پرسی ژن دەکەین. لە دێر زەمانەوە هەر لە مێژوو مێزۆپۆتامیاوە ئەوە سەلمێنراوە کە ژنان تەنها هی ئەوە نین لە ماڵەوە دابنیشن و چێش لێنەن و منداڵ گەورەکەن و پیاو بەخێو بکەن. باشە ژن لەگەڵ شۆڕشی شارستانی و هەروەها شۆڕشی هێنانەکایی کۆمەڵە پرس و تەوەری گرنگدا هاتە نێو کایەکانی بەڕێوەبردن و هەروەها بەرکەوتەی هەبوو لەگەڵ کایە سیاسی کۆمەڵایەتیەکاندا. مای خۆشحاڵیە لە چەند ساڵی ڕابردووەوە هەم مێژوو شاهی دەبەوەی کە هەر شۆڕشێک هەر بەرخودانێک کە ژنی تیادا بەشدار بووە و شۆڕشە پترتر و قایمتر بووە. باشە ئەم ئێوارەیە باس لە گرنگی و ڕۆڵی ژنان دەکەین لە بەرخودانەکاندا لە داواکاری و مافەنەتەوەیەتەکاندا هاوکات بەرپرسی و کەسانە دەدەینەوە بە لێرەوە بە وەڵامی پرسیارەکانمان بە چاوچۆکانمانەوەی کە دەڵێن ژنان دەبێت لە ماڵەوە بن و لە ماڵەوە دانیشن و دەرنەچنە دەرەوە. ئەوجا ئەم پرسە بێگومان دەبێت هەموو جێندەرەکان بە هەماهەنگی لەسەر ئەم پرسە کۆک بن. بە خۆشحاڵیەوە پیاوانی ئێمەش لەو هۆشیاریە نیعمەتێکیان وەرگرتووە کە پاڵپشتی ئەوە دەکەن کە دەبێت ژنان بچنە دەرەوە شۆڕشکەن کار بکەن کایەکانی سیاسی بەڕێوە بەرن هەروەها ماف و ئازادی خۆیان وەرگرنێکێک لەو پیاوانش کە ڕۆشن بیرانە پاڵپشتی ئەو دروشمە دەکات. هاوکارمە کە ئەمڕۆ لەگەڵمدا ئامادەیە پرۆگرام پێشکەش کات و ئەو پرسا لەگەڵ میوانەکەماندا چاوچۆکەین. دەست خۆش شیرین ئێوارەی ئێوەش باش ئازیزان و خۆشەویستان. بەڕاستی شیرین زۆر باش ئاماژەی بە بابەتەکاندا بەڵام یەک خاڵێکەیە بەڕاستی شیرین سەبارەت بەو بابەتە هەمیشە وایە بەڕاستی شۆڕشی بەرخودانی ئەوم شەڕبانانە بینن کە نەکشان بەشانی پیاوان ئەسڵان پیاوەکانشیان تێپەڕاندووە لە هەرێک لەو ئەرکە مرۆیەی کە لەسەر شانیانە. بەڵام ئەگەر تۆزێک بابەتەکە بچووکترکەینەوە بینەوە لە بابەتی شەڕ بینە ئەملاترەوە بۆ بابەتی ژنان هەمیشاڵێن کە بەڕاستی بە جۆرە جۆرەکان دووبارە لەم بابەتەش ناحەقیەک بەرامبەر ژنان کراوە بەوەی کە ژنان بە ناوی ئازادیەوە ئیشەکانی دەرەوەشی پێکەن و ئیشەکانی ماڵەوەشیان هەر پێکەن. بەڕاستی ئەم بابەتە نازانین بەڕاستی ئەمە یەکسانی پراکتیک بکەین لە بابەتی ژن و پیاوە یاخود دادپەروەری پراکتیک بکەین. جا ئەم پرسەش ئەخینە پرسێکی تر لەگەڵ میوانەکەماندا تاوتوێکەین بۆ بە خۆشحاڵیەوە ئێوارەیە دیمەنخانمان لەگەڵا کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ژنانن ناوەندی کەرکوو یەشێتی ژنانە لێرە میوانە بێ کۆمەڵێک پرس و بابەتی گرنگ لەسەر ئەو بابەتە ئەخەینە ڕوو باسی ڕۆڵی ژنانەکەین لە هەموو کایەکاندا. دیمەنخان بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە ئێوارەی هەموو لایەک باش بە هیوای ئێوارەیەکی خۆش و کەش و هەوایەکی ئارام بۆ هەموو لایەک. سپاس کە لەم ئێوارە جوانەیە بەم جلە کوردیە جوانەوە لەگەڵماندەی. سپاس بۆ ئێوە خۆتان جوانە جوانی خۆتانە دیارە ڕەوشەکە واخوازێ جوانی و باشی و هێزی خۆمان پیشان بین. ئێمە هەمیشە کوردین و کوردیش بووینەوە بە هێزیشین هەر کەسێک هەرچیەکە ئەڵێ و هەچیەک ئەڵێ بەژن خۆی بۆ خۆی ئێمە ئەتوانین بەکردەوەکانمان وەڵامی هەموو شتێک بینەوە شەرت نییە بە وشەی ناشرین بە شتێکی ناشرین وەڵام بینەوە. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. دیمان خان سەرەتا پێم خۆشە پێش ئەکەوم ببوورە ڕێبین سەرەتا پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەم بەر لەوەی بچینە ناو باسی ڕۆڵی ژن لە هەموو کایەکانی بەڕێوەبردن و کایە کۆمەڵایەتیەکاندا چەنە پێویستە ژن هۆشیاری هەبێت سەبارەت بە ماف و ئازادیەکانی خۆی ئەگەر ژنێکی ماڵەوەش بێت. بەڵێ دیارە نەک بۆ ژن بۆ هەر تاکێک کە لەم کۆمەلگایە ئەژی یان لە ناو خێزانە یا لە ناو کۆمەلگایە یان لە ناو بازارە لە هەر شوێنێکە ئەژی هەر کەسێ بێ بەرچاوڕوونی هەبێ بە بەرچاوڕوونی هەبێ بەو مافەی خۆی کە هەیەی. هەمیشە قسەیەک هەبووە ئەڵێ ماف ئەسەندرێ بەس ماف نادرێ.
ئێمە لێرە هەر کەسێک بۆ خۆی هەوڵ نەدا مافی خۆی بەدەست بێنێ لەوانەیە لە ناو ئەم مجتەمەعی ئێمە لە ناو ئەم مجتەمەعی ئێمە ئینسانی جۆراوجۆریتیایە خێزانی جۆراوجۆریشیتیایە کە خێزان لە باتی ئەوەی پەروەردە بکە خێزان گەورە ئەکا ئەمە دووشتی جیاوازە خێزان گەورەکردن شتێکی جیاوازە خێزان پەروەردەکردن شتێکی جیاوازە دیارە ئەگەر ئێمە باسی ئەو ڕۆڵە گرنگە بکەین ڕەنگە قورسایەکی زیاد لەسەر شانی ژن هەبێت لەگەڵ هەموو ئەم شتانەیە حتمەن ئەگەر ژن هۆشیار بێ بەرامبەر بە حەق و مافی خۆی بەرامبەر بە پەروەردەکردن بەرامبەر بە ماڵ بەڕێوەبردن بەرامبەر بە شوێنی کارەکەی بەرامبەر بەو هەڵسوکەوتەی کە لە دەرەوە لەگەڵ یا ئەکریان ئەو تەعاملەی کە هەڵسوکەوتی لەگەڵا ئەکرێ حتمەن ئەو کاتە ئەگەر هەر شتێکی نەشیاویشی پێ بکرێ گەر ژنەکە هۆشیار بێ بە هۆشیاری خۆی و بە عەقڵانە جواب ئەداتەوە بەڵام ئەگەر ناهۆشیار بێ ڕەنگە بۆ نمونە بچووکترین شت بکاتە هات و هاوار بکاتە قیژە و باڵیان ڕەنگە بکاتە حاڵەتی خۆکوشتن حاڵەتێکی ئەوەی کە حاڵەتێکی ناتەبیعی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەگەر ببینی کەسێک دیفاع لە خۆی بکە مافەکەی پێ نەدرێت ئەبینین لە ناو ئەم کۆمەڵگەی ئێمە کە ئێستا ئەبینین لە هەموو دنیای شەهروا بووە ڕۆژانە ئامارەکەوێتە بەرچاومان کە فڵان کەس خۆی سووتان فڵان کەس خۆی کوشت فڵان کەس خۆی دەرمان خوارد بکرێت ئەمە هەمووی بۆ ناهۆشیاری ئەگەڕێتەوە لەگەڵ هەموو ئەمانە ئەگەر ئێمە هۆشیار بین بەرامبەر بەوانەی هیچ کاتێ دیارە قسە و قسەڵۆکی هیچ کەسێک کارمان تێناکە بەڵام من لەگەڵ هەموو ئەوانەیشا ئەڵێم ئێمەی ژن کاتی ئەوەی هاتووە بە چیتر قسە و قسەڵۆک بەسەر خۆمانە نەسەپێنین بازاڵ بین بەسەر ئەوانە ئێمە ئێستا لە دنیایەکەین ئەبێ بەرگری لە خاک و نیشتیمان بکەین بەرگری لە خۆمان بکەین بۆ نمونە ئەگەر من هەموو شتێک لێ بێدەنگ بم بەیانی دوبانی کە خاکەکەیش و نیشتیمانەکەیشم داگیر کرا هەر بێدەنگی هەڵەبژێرم بۆ تۆ ئەبێ لە بچووکترین شتی خۆتا من ناڵێم خوا نەخواستە ئێمە هەمیشە ئەو قسەیەمان کردووە هەم وەکو چالاکەوان هەم وەکو ڕێکخراو هەم وەکو ڕۆژنامەنووس هەم وەکو ئەوەی کە لە دەرەوە زۆربەی کات مایکێک ڕێک دێتە بەردەمن ئەڵێ تۆ چیتەیە لەسەر ئەمە لەسەرەوە ئێمە قەت ناڵێین قەت لەگەڵ تێکدانی شیرازەی خێزانانین هەمیشە لەگەڵ ئاشتەوایی خێزانین هەمیشە لەگەڵ ئاشتەوایی ناو کۆمەلگاین هەمیشەیش داوامان لە ژن کردووە ژناوت خۆی هەنگاو بنێ ژنان خۆی هەوڵ بدا ئەو ماف و حەقەی مافی خۆی بزانێ بە حەقی خۆی بزانێ ئەتوانێ هەموو کارێک بکە ئێمە لەوانەیە دواتر لە بەرنامەکانی بەڕێستا بینە سەر ئەرکی ژن ئەرکی ژن هەمیشە هەر ئەرکدار بووە هەمیشە ئەرکی لەسەر شان بووە هەمیشەش کەمترین مافی پێدراوە کەمترین حەقی پێدراوە بەڵام لێرە من ئەوە ئەڵێم بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئێمە جاران بۆ نمونە بەس خوێندن هەبوو کە تۆ بتوانانی خۆتی تیا هۆشیارکەیتەوە خۆتی تیا ڕۆشن بیر بکەیت بەڵام ئێستا شت زۆرە کە ئێمە بمانی خۆمین تیا ڕۆشن بیر بکەین بۆ نمونە بچووکترین شت هەر تیکتۆکە موبایلە هەموو ژنێکی نەخوێنەوار لە ماڵ و موبایلی بەدەستەوەی تیکتۆکی هەیە تەلەڤیزۆنمان هەیە سەتەلایت هەموو شتێکەیە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەو بەرنامانەوە خۆمان پڕ هۆشیاری بکەین بۆ نمونە لە دروستکردنی خواردنە لە پەروەردەکردنی مناڵە لە جوانی ماڵە لە مافی ئەوەی کە خۆمان بە مافی خۆمی بزانم کار بکەم لە دەرەوە کار بکەم لە ماڵەوە کار بکەم لە شوێنێکی حکومیا کار بکەم لە فڕۆکەخانەیەکە کار بکەم لە شوێنێکی سەربازیە ئەبێ خۆت ئەوە بۆ خۆت داوا بکەیت خۆتیش بڕیاردەی ئەوەی تۆ ئەتوانی یان ناتوانێت شەرت نییە هەر ژن ئەمە بکە بۆ نمونە ئێمە هەشمانە پیاویشە گەنجیشە ڕەنگە نتوانێت پێوی سەربازی بکە بەڵام ڕەنگە ئاسایی بێ لە چێشخانەیەکا بتوانێت چێشخانێکی زۆر باش بەڕێوە بەرێ ئەمە ئەکەوێتە وەک وتم ئەکەوێتە ناو بەداخەوە ئەتوانین بڵێن ئەکەوێتە ئەم کایی کە منی تیا ئەگوزەرێم ئەم کایی کە منی تیا ئەگوزەرێم لە ڕووی مۆدێرنەوە لە ڕووی ڕووکەشەوە ئەتوانین بڵێن زۆر ئازادین زۆر شتمان بەدەستێنەوە زۆر جوانین هەموو شتێک جوانە هەموو شتێکیش باشە بەڵام کە بێتە سەر ئەسڵی مۆزوعەکە نەخێر لە هەموو شتێکمان کەمە و پێویستمان بە هەموو شتێک زۆر باشە بابەتی بەرەو پێشچوونی ژنان مە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو 10 ساڵ بێ 20 ساڵی ڕابردوو بێ تەمان لە کۆمەڵگای کوردیە باسەکەین باشە ئەمما بەراوردیکەین بە ئێستاش کە ساڵی 2026 بەڕاستی لە هەموو ڕوەکانەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە چونە ژرۆ ژنان چونە دەرەوە ژنان بێ لە مافی دەربڕینیان بێ لە هەرێک لە مابەتانە بێ ئەمە پێم بڵێ کە بۆ نمونە لە چەند ساڵی داهاتووە چۆنە بێ ئەم بابەتە ئەمە بۆ ئەو کەسانەیە کە بەردەوام دژایەتی هەرێک لەو بابەتاناکەن دژایەتی ئەو خاڵاناکەن کە هەر ژنێک مافی خۆیەتی هەرێک لەو بابەتانە ممارەسە بکە ئێمە بۆ ئایندە من بۆ خۆم مەرحەلەی هەشتاکانم بەبیرە زۆر باش مەرحەلەی نەوەتەکانیشم بەبیرە دوو مەرحەلەی جیاواز بووە مەرحەلەی دوای پرۆسێشم بەبیرە ئیشی تیاکەم و تیا ئەوگوزەریم ڕەنجیشم بۆ داوە و قوربانیشم بۆ داوە قوربانی بە مانای ئەوە نییە
شەهید کرابێتمیان بریندار بوو بێتمیان ئەم شتانە. مەسەلەی هەشتاکانم بەبیرە لە هەشتاکانە ئێمە لە لادێ بووینە. ژنێکی زۆر کاری ئەکرد، ژنێکی زۆر ڕەمزدەر بوو، ژنێکی زۆر لەسەر خەرمان بوو، ژنێکی زۆر زەرعاتکار بوو، ژنێکی زۆر ماڵی بەڕێوە برد و مەشکەی ژەند و حیوانێت و شی و هەموو شتێکی کرد. ئەگەر بێتە سەر ئەرک ئەو کاتێ شەر ئەرکە بووە. بەڵام ئەگەر سێری خۆشەویستی خێزانیش بکەی ئەو کاتە خۆشەویستی خێزان زۆر تۆکمە بووە. مەسەلەی ئەم جیابوونەوە و ڕێز نەگرتنە لە ناو خێزانە و حسابکردن بۆ ئەمە نەبووە، یعنی هەموو ڕێزێک و خۆشەویستیەکە بۆ ئەرکێکی زۆریشە بووە. من هەمیشە ئەوەت من خۆم بۆ خۆم بووم بە قوربانی لە سەردەمی هەشتاکانە لەبەر خاتری ئەوەی کە عادەتەن کە تۆ لە لادیە جێنشینی لە لادیە نشینی میواندارت هەیە و دیوەخانت هەیە و ئەرکت هەیە و زەرعاتت هەیە و حیوانداریت هەیە و ماڵت هەیە و هەموو شتێک هەیە. لەبەر ئەوەی یەکەم مناڵی دایک و باوکم بووم، من هاوکاری دایک و باوکم بووم، زۆر هاوکارێکی زۆر باش بووم. لەوانەیە بێبەش بوو بێتم لە کۆمەڵێشتی ئەو سەردەمەیە، لەوانەیە ئەو کاتە وەکو کەسانی کە نەمتوانی بێ کۆمەڵی پرۆسە بێتە بەردەمی من تێیپەڕێنم. لەبەر ئەوەی من هەڵستام بەو مناڵیشەوە کۆمەڵی ئەرکی دایکم جێبەجێ ئەکرد. دوای ئەوە کە هاتوینەتە سەر نەوەتەکانەوە، لە نەوەتەکانەوە لە دوای ڕاپەڕینەوە هاتینە ناو شار و خەباتی شارستانیمان کرد. ئیش و کاری لادێمان هێنا بۆ شارستانی، بووین بە شارستانی. لە شارستانیە لە دوای نەوەتەکانە حتمما هاتین کە تۆ کاتی هاتینە شارەوە لەبەرەوەی بمانوێنمانە حیزبی بەعس پێش ئەوەی ڕاپەڕین دەست پێ بکە هەموو دیەکانی خاپور کرد و ئەنفالی کرد و ئەوەی کرد و هەموو خەڵکی هێنا کوردێ لە ناو مەجمەعەکانە لە چەند شوێنێک داینا و ئیتر هەمووی سەرگەردان کرد. لەگەڵ هەموو ئەوانەیە کۆمەڵی ڕێکخراو دروست بوو. لەوانە یەک لەو ڕێکخراوانی کە هەرە زۆر گرنگ بوو ئەو ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان بوو کە لە شاخە لەسەر دەستی بەڕێز ڕەوانشاد بەڕێزمان جەلال هێرۆخان کافێخان کۆمەڵێ ژنی ئەو کاتێک کە سەرکردە بوون توانیان ڕێکخراوێک دابنێ بە ناو ڕێکخراوی یەکێتی ژنان. ئەوش لەوە هاتبوو ژنان چۆن ڕۆڵیان هەبووە لە شاخە، چۆن ڕۆڵیان هەبووە لە لادێە لەگەڵ پێشمەرگەکانە حەقی خۆشیانی ڕێکخراوێکیان هەبێت تایبەت بە خۆیان بێت. ئەم ڕێکخراوی یەکێتی ژنان بووە. لە دوای ڕاپەڕین ئەم ڕێکخراوی یەکێتی ژنە هاتە ناو بڵێن هاتە شار و کە دەستی بە خەباتی خۆی کرد. ئەو کاتە ئەم ڕێکخراوی یەکێتی ژنانە دەستی برد بۆ کۆمەڵی خاڵی زۆر هەستیار. یەکێک لەوانە گەورە بەبچووک، یەکێک لەوانە کچ لە بری خوێن، یەکێک لەوانە خوێن کوژانەوە بە ژن بە کچ، یەکێک لەوانە مەسەلەی خەتەنەکردنی ژنان کچان. کۆمەڵێ خاڵ هەبوو کە زۆر گرنگ بوو. ئێمە وەکو ڕێکخراو ویستمان دەستی بۆ بەرین و ئەهان ڕێگر یعنی چۆن ئەڵێ بربەستێک لە بەردەم ئەو دیاردەیە یعنی هەوێستێکمان هەبێ بەرامبەر بۆ دیاردەیە. ئەمە دیارە لێرە و لەوێ ئەم خەباتە یان ئەم هەوڵە هەروە ئاسان نەبوو. چەند ساڵێکی ویست هەتا توانیمان لەگەڵ وەزارەتی تەندروستی، لەگەڵ دادگا، لەگەڵ زانایانی ئاینی هاتینە سەر ئەوەی کەوا ئەم دیاردانەی کە هەیە لە ناو کۆمەلگاکەمانە بەخراپ ئەشکێتەوە لە ناو کۆمەلگاکەمانە. مناڵێکە هێشتا تازە لەسەر لانکە کە لە بری خوێن دراوە بە کابرایەک تاوانی چییە؟ ینی ئەم سەردەمەی تر حەقی ئەوەی ینی مەیەکێک لەو مافانی کە باسیەکەین وادامایە جەنابەت باسی مافت کرد ینی بەسیترین ماف ئەوەیە کە تۆ بە حەقی خۆت کە من کە ئیشەکەم لەسەر خواستی خۆم بێ کە زەواجەکەم بۆ نمونە قەیناکە هیچ کەسێکمان کاتێک کە زەواجمان هەڵبژاردووە تا ئێستەیشی پێوە بێ هیچ کەسێ لە دایک و باوک یاخی نەبووە حتمما ڕەزامەندی خێزانی لەسەر نەبووە ناتوانانی ئەو زەواجە بکات تا ئێستش بووە بە حکمەوەی ئێمە لە ناو کۆمەلگایەکین ئیسلامی لەسەر بانگی ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر ئەدرێ بە جۆمانە لە دایک ئەبین کاتێکی زەواجەکەین لەسەر جارێ لە پێشە لای مەلا ئەوە ئەکەین ئەنجا کێنە بڵین زەواج ئەەکەین بە حکمی ئەوەی ئەم ئیشە ئەم دیاردانە قرس بووە لە ساڵی نەوەتەکانە دواتر کە هاتوونەتە ناو لە دوای ڕوخانی حیزبی بەعس لە شاری کەرکووکە دووبارە خەباتێکی کە وەکو خەباتی 92 دەستی پێکردێتەوە. ئەتوانم بڵێم لە ساڵی نەوەتەکانە لە دوای 2000
چوار ئەتوانم بڵێم ئێمە بە جددی و لە کەرکووکا وەکو یەکێتیژدان کە ئەو ڕێکخراوانە کە ئیشمان کردووە بە هاوکاری کۆمەڵێ ڕێکخراوی NGO ڕێکخراوی وێنسێف ڕێکخراوی UN توانیمان کۆمەڵێ ئیش و پرۆژەی زۆر باش بۆ ئەم شارە بکەین کە ئەم شارە ژێر دەستەی حزبی بەعس بووە کۆمەڵێ دیاردەی حزبی بەعسی بەسەرەوە بووە کە توانیمانە یەک لەوانە نەهێشتنی نەخوێنەواری خوێندنی خێرا بۆ ژنان ئەو دیاردانی کە باسم کرد پێشتر لەگەڵ وەزارەتی لەگەڵ فەرمانگەی تەندروستی سەحا لەگەڵ زانایانی ئاینی کەرکووک کۆمەڵێ خاڵمان جێبەجێ کرد گەیشتینە قەناعەتێک کە ئەو کێشانەی بتوانین لەناو کۆمەلگا ببینە کۆمەلگایەکی شارستانی ئەمەش حتمما کارێکی ویست بەڵام من ئەتوانم بڵێم ئەو کاتە ژن بە ڕۆحێتێکەوە هات ئەم کارەی کردبووە لەبەرەوەی ئەو کاتە ژنی کەرکووک کە هات دەستی برد و هاتە ناو ڕێکخراوەکانەوە بۆ ئیشکردن دوو ڕۆحێتی جیاوازی هەبوو ڕۆحێتێکی کوردانە ڕۆحێتێکی چۆن ئەڵێ یەکێتیانە و ژنانە بوو یعنی ئەها ڕۆحێتەکە لەو ڕوانگەیە بوو بەڵام بەداخەوە ئێمە لە دوای 2014ەوە لە دوای شەڕی داعش لە دوای 16 ئۆکتۆبەر لە دوای ئەم حاڵەتانە جارێکی کە پاشەکشە بە ڕۆڵی ژن کرایەوە لە ناو شاری کەرکووک و دەوروبەری کەرکووکا بە تایبەتی ئەتوانم من ئێستا شخصی خۆم وەکو من وەکو لێپرسراوی ڕێکخراوێک ڕازی نیم لە ئەدای ڕێکخراو لە ناو کۆمەلگاکەمانە بەڕاستی شاری کەرکووکدا لە شاری کەرکووک و دەوروبەری کەرکووکە ئەزانی بۆچی ئێمە ئەگەر ئێستا لەوانەیە وا بڵێن زۆربەی کەس بڵێنجا چیتانەوێ ئەوە نیە تۆ بەم شەو لە تەلەڤیزۆنی ئەوە نیە تۆ بەم شەو شیرین خان بەرنامە پێشکەشەکە باشە ئێوە یعنی لە چ ڕوویەکەوە بوون ناتوان چالاکیەکانتان بکەن یاخۆت چ شتێک چالاکیمان کردووە چالاکیش بەردەوام هەبوو ئەزانی چۆنە کاکەی من چالاکی ئێمە هەندێک جار هەندێشت بەس تەنها چالاکی بەس نییە تۆ دەسەڵاتێکی زۆر بێورت ئەوێ دەسەڵاتێکت ئەوێ کە بە مانای کەلیمە بێ ئێمە لە بینی دوو دەسەڵاتای مانوێ نمانوێ بەشێکمان سەر بە هەرێمین بەشێکمان سەر بە ئێراقین لەوانەیە ئەمەی کە ئێمە ئەمانێ وەکو ئەدای ڕێکخراوی خۆمان وەکو یەکێتی ژنان سەر بە هەرێمی کوردستانین ئەمانەوێ ئەو مافۆ ئیمتیازاتانەی هەرێمی کوردستان لە ناو کەرکووکی شا جێبەجێ بکەین بەڵام لە لایەکی کەەوە من لەژێر سایی دەسەڵاتی ئێراقم ڕەنگە وەکو پێویست نەبێ بۆ من ئەمە بۆ نمونە ئێمە لە شاری کەرکووکە ناڵێن تەنها ئەمە شاری ئێمەیە شارێکی فرەنەتەوی فرەمەسەب و فرە ئاینە بە هەموو جۆرێ خەڵکی تیا ئوگوزەرێ و هەر کەسێکیش ئازادە لەوەی کە چۆن کاری ڕێکخراوەی ئەکا چۆن داوای ماف و حەقی خۆیەکە ئەمە من لەو ڕوانگەی و باسەکەم یعنی ئەڵێم ئەبێ ژن خۆی لەوە زیاتر هەوڵ بدا بە دوای ئەو مافەی خۆی ئەگەر بێینە سەر مەسەلەی شێوازی ئیشکردنی ژن کە باسی ئەرکەکەین و کە باسی ئەوە ئەەکەین ئێمە ئەتوانین بڵێن ئێستا ڕێگە دراوە بە بەشێک لەو ژنانەی کە لە دەرەوە کار بکەن بۆچی ڕێگە بەمە دراوە شیرین خان و کاکڕێبینجان ئەوە یعنی ئێمە بارودۆخەکە و قەیرانەکە وای لێ کردوین ئێستا لەبەر ئەوەی ئەگەر ئەوەی لە ماڵەکە هەمووی تێ نەکۆشێ ڕەنگە فریان نەکەوی ماڵەکەی خۆتی بەڕێک و پێچی و بە تێر و تەسەلیتیا پەروەردە بکەیت و ینی بەسکی خۆت نان بخۆی ئەمە واز حولای هەمووشی ڕوون و ئاشکای بووە لەبەرەوەی سێ بەشی لە ئێمەی لەم کەرکووکا کە جێنشینین بە حکمەوەی موچەمان لەسەر هەرێمی کوردستانە دو سێ مانگ جارێ موچەیەک دێ ئێمە لێرا پێویستمان بەوەیە خەیاتی بکەین پێویستمان بەوەیە کاری دەستی بکەین پێویستمان بەوەیە کۆمەڵی ئیش بکەین کە بتوانم لە پێشنگایەکە دوو مانگ جارێ سێ مانگ جارێ هەفتەی جارێک پێشنگایەکە کرێ لە شوێنێکە وەکو ژنێک بتوانم ئەو ئیشەی کە خۆم هەمە بیکەم بە بازاڕ و پارەکەی بێنمەوە لە ماڵ و مناڵەکانی پێ گەورە بکەم و ئەوانە لەگەڵ ئەوەی شا کۆمەڵی ژنمان هەیە لە ڕێکخراوە ئیشەکە ئەم ژنە بۆ لە ڕێکخراوە ئیشەکە یعنی شیرین خان سەردەمی نەوەتەکان نییە ئەو کاتە خەباتمانە کرد ئێستا باوەڕم پێ بکە تۆ کاتێکە داوای لی ئەەکەی ڕێ وڵی تۆ ژنێکی لێ هاتووی کچێکی لێ هاتووی کچێکی خریجی ئەدبینم بۆ ئەم ڕێکخراوەی من ڕەنگە بتوانانی لە مەجای ڕاگەاندنا کار بکەیت ڕەنگە لە مەجای پرۆژەکە بۆ من گونجاوی بۆ نایی من هەلێک ئەدەمە بەردەسی بە ڕێزت هاوکاریش دەکەم بێ ئیشەکە بکەیت لە ڕێوە پێم ئەڵێ ناڵێ وەڵا خۆ شوێنێکی یاوە پێم لە باتیوی ماڵەکەمی پێقەرە باڵەکەم ئەچم لە بارەگاکەی ئەوە ئیشەکانی شم ئەەکەم بۆ خۆم ئەتوانم لە ناو ڕێکخراوەکە شاد دیار بم بە کەسێکی دیار بەڵام یەکسەر دی ئەڵێ تۆ چەندێکم بە من ئەی ینی لە ڕێکخراوە موچە نییە ئەمە تۆ ئێمە دەستگایکی حکومەت نین یعنی ئێمە ناتوانین یعنی تۆ موچە بۆ خەڵک دابین بکەیت تو ئەتوانی هاوکاریەکی بدەیت تەنها بۆ هاتوچۆکەی و بۆ مەسروفاتی ئەنتەرنێتەکەی و موبایلەکەی ئەوش موچەی پێ ناوترێ هاوکاری پێوترێ جا تا ئێستا لە لای ئێمە بەشێک لەو کادرانە یان بەشێک لەو کەسانی کە لە لای ئێمە ئیشەکەن ئەڵێ وەڵا لە یەکێتیژان موچەکەم بڕا یان لە فڵان ڕێکخراو موچەکەمیان بڕیان لە فڵان کۆمیتە موچەکەمیان بڕ کاکە موچەت نیە هاوکاریە ئەمە موچەیە تێمەگە چکە تۆ ئەمە دایری حکومەت نییە تۆی تەعین کردبێ جارێ بۆ نمونە تۆ یەکێکەکەینی بەگرێ بەس بۆ ساڵێک بۆ 2 مانگ بۆ 3 مانگ
ئەمە گرێ بەستە تەواوە بێ کۆتایی پێ هەیە هاوکاریەکەتەیە بۆ نمونە ئێمە لە دانە ساڵ من لە سلێمانی لە دوای ڕاپەڕینەوە 10 ساڵ من لە ڕێکخراوێکی ژنانە خۆبەخش ئیشم کرد کە هاتمە کەرکووک لە 2004 موچە بۆ من بڕایەوە هاوکاری بۆ من بڕایەوە کە ئێستا من پێڵم موچە باشە ئێمە یعنی ئاو هابووە یعنی ئەو سەردەمانە خەڵک بەو ڕۆحێتە ئیشی کردووە ئێستا تۆ ئەمڕۆکە وایە ئێمە ئەگەر بمانەوێت لێرە بەس خاتون شتێکش هەیە بۆ ئێستا خاتونێک سەری ئەمە بکە بەڕاستی لەوانەیە بڵێ هەر لەسەر ئەو بابەتار چەناس دەکەم تووسە دوورەکەینەوە بابەتەکەش بەڵام بڵێ لەوانەیە لە ناوتەکان مەسروف و پێداویستی زۆر نەو بێ بەڵام ئێستا کەسێک کە دوو ئیژنەکە بەڕاستی لەوانەیە ناتوانێت بژێ ئێستا خانمێک بۆ ڕەفیقەکانم بۆ بەیانیان لەگەڵ من کارمەندن لە نەخۆشخانەیەک ئێوارانش ئەچنە دەرمانخانەیەک ئەچنە تاقیگەیەک ئەچنە شوێنێکی تر ئیشێکی مندوبی هەبێ ئیکەن بەڕاستی لەبەرەوەی پێداویستەکان زۆر بۆ ینی ئێستا لەوانەیە وا بڵێ من نامەوێت بڕۆمە شوێنێک کە بێ پارەیش بکەم بڵێ آخر وەکو وتمانەزانی چۆنە تۆ هەندێک جار لەو شوێنە پێ ئەگەی لەو شوێنە خۆت پێ ئەگەینی ئەو شوێنە جاری وا هەیە ئەبێتە سەکۆیەک بۆ پێگەیاندنی تۆ من پێت ئەڵێم من ئەگەر لەو ڕێکخراوانە بوومە نابووم بە مۆزە من بە حکمی و ڕێکخراوە بوومە بە فەرمانبەر ئێستا فەرمانبەرم کاکە ئەو ڕێکخراوە کە من ئەوەنە ساڵە کارم تیاگر ئەوەی کە من ئیسفادەم لێ کرد بێ لەناو ئەم ڕێکخراوەیە ئەوە بوو کە لە ساڵانێکی لە دوای 40 ساڵ من بووم بە فەرمانبەر لەوێ هەلێک کاتە پێشەوە لەوانەیە ئەو کاتە هەلێکیش بۆ تۆ بێتە پێشەوە تۆ یان خانەنشین بی یان شتێک ببی لێرە ئێمە بمانوێنمان و بارودۆخەکە قورسە بۆ ئێمە مەفروزە نەک ئیشێک هەمومان مەفروزە سێ ئیش بکەین جاروایە تۆ لە ناو خێزانێکا سێ کەسەر سێ کەسەکە ئیشەکە هێشتا فریا ناکەی وەکوتم موچەکەت لە کاتی خۆیان نادرێ مەسروفەکەت زیادی کردووە جاران هەر لە ماڵۆ نانەخورە ئێستا مناڵەکە لە دەری شۆنانە خوا لە ماڵی شۆنانە خوا لە دەری شۆنانە خوا دوای ئەو جلەی جاران ئێمە لە بەرمانە کرد بووە نمونە هەر ئاسایی بوو یعنی یەک دوو دەست جلت هەبووە کیفایەت بوو بەڵام ئێستا حەزەکەی هەموو هەفتەیە دەسێت جلت هەبێ یعنی ئەمانە هەمووی هۆکارە بوو ئەوەی کە تۆ من لەگەڵتام بارودۆخەکە قەیرانەکە وای لە تۆ کردووە ئەبێ ئێمە لەوە بە جورئەتتر بین نەک بمان خزێنە ماڵەوە بەس بڵێن چالێنێ باش دروستە باشە دیمان خان یەک هەنگاوەگەڕەمەوە دواوە لە گفتوگۆکانی بەڕاستا گوێم لەوە بوو کە وتت ئێمە لەسەر شەریعەتی ئاینی ئیسلام کە چاومان بە دنیا هێنا بانگ ئەخوێندرێ بە گوێماندا باشە لەگەڵ ئەوە هەماهەنگم کە ژنانی کورد هەرچەندە سەرەڕای پاڵنەرە ئاینیەکە پاڵنەرە کۆمەڵایەتیەکە دابوونەریتەکە عەشیرەتگەرایەکە کە بە ڕۆژداری ئەم ڕۆژەوە کاری پێدەکرێت و دەسوقاچیان دەبەسترێتەوە ڕۆڵی ژنان چۆن هەڵدەسەنجێنی بەوەی کە کۆمەڵێک کەس لە شوێنی خۆیانەوە اینجا نازانم بە هۆکاری ئاینی بێت کۆمەڵایەتی بێت هەر شتێکی تر بێت دەڵێن لە ئەرکی ژن کەم دەکەنەوە دەڵێن ژنان دەبێت لە ماڵەوە بن هاوکاتی ئەوە کۆمەڵە ژنی خوێنگەرم و ئازاد دەبینین لە بەرەکانی شۆڕش و بەرخودانەتەوەیەکاندا بەشدارن بەڵێ من جوابی ئەوە تێمەوە من کاتێککە باسم لەوە کریستە بۆ نمونە تو هەندێک جار کە بەرنامەیەکەکەی ئاڵێن کورە فڵان کەس بێدینە فڵان کەس ئەمەیە فڵان کەس ئەوەیە منی شەر کچی ئەم مشتەمەعام لە عەشیرەتێکی عەشایریم حاجی شەباوکیشم بە ڕەحمەت بێ ئێستا نەماوە شێخیشە ئەی بۆ ئێستا دیمەن ئەتوانێ بە ئازادانە قسە بکە بۆ دیمەن ئەتوانێ مافی خۆی بەدەست بێنێ بۆ کەسێکی تر نەتوانێ مە بەستم کە لەوەی کە ئەڵێم ئێمە ئیسلامین و بەم شێوەین بەڵام لە کاتێکە ئێستا هەر هاتووە ڕێگری ئەکا لە بەردەم منە یعنی بۆ لە سەردەمی خۆیان من باسی ئەوم بۆ کردیتم لە هەشتاکانە ژن ئەمە ڕۆڵی بووە باشە لە هەشتاکانە دەیان جار ژن لەسەر خەرمان مناڵی بووە لە ناو پوش و پەڵاشە مناڵی بووە ئەی ئەو کاتە بۆ جەنابی با هەر نەڵێم ناوی وەڵا خۆخوا نایشی بڵێم مەلا مەسەر ئێستاڵێ باژن بچێتەوە لە ماڵۆ چابۆ هاوسەرەکەی لێنێ ئەی ئەو کاتە بۆ نەتەوە ژنان با بڕاتەوە بە ورگیەکە و کە کاتی خۆیەتی بۆ درەو بکە ئەو کاتە بۆ وای ناوت ئەگەر جەنابی باس لەسەر دینی ئیسلامەکە و باس لە ئیسلامەکە بەڵام من ئەم خەڵکانە بەکرێگیرا و ئەزانم ئەم خەڵکانە یعنی چۆن ئەڵێ خۆیان فرۆشتووە کە ئەو قسانە ئەکەن ئینا لە سەردەمێکا من یەکسەر کە ئەوە بوو هیچ کۆمنتێکشم بۆ نەنووسی و هیچ یەکشم نەوت نیگەرانم لەوەی کە یعنی پیاوێک یان بە حساب بە ناوی مەلایەک بەو شێوەیە قسەکە لە هەر پیاوێک بپرسی ئەزانی ئەرکی دایکی چییە ئەزانی دایکی چی ڕەنجێکی بۆ داوە چی پیاوێک بەژنەکەی تۆ توخوا تۆ کاتی خۆتە تۆ عەزێت مەکێشە ئەو ئیشە مەکە ئەو فەرشە مەش و ئەم ماڵە وامەکە هیچ کەسێک ئەوەی وتووە
حتى يعني أما يعني واقعية يعني بقربان يستو هاتي بتولي والله تو أبي لما لو دانشي بس شاليني تو أما بكي أما كي أما أنا جند بلا وما بس بو جند بلا وما بس نيا بقربان أو بوي أيوة جن بس تبيني مالو لبر أوي ولا تكي داخرة وبيت ولا تكي جني تيانا بي روشن بيري جني تيانا بي خوي زور باش أزاني همو روج أو روجالاتيش أو تشن صالك أو جن شورشكا أويش لو توقيت شو على جر جني إيه مش روشن بير بي جني إيه ما روشن بير بي من باو منامينت خوي منيتو بو حد بو أو أصلي مسألة كهر أوي ويجيكا شو أوي كمان تيا أبينم هيج بيوزناكا والله من بلنا رزايم لسر أقصاني كأيكا يعني أصلا هالحساب أقصى كان يشيناكا بلان بيت سر مسألة أو لزعيفية أقصاناكا هركو ملقايك جنوبيا وتيايا وكو يجنبن وبهمان رجكيا نرون هردو أقليان بكارنينم بيقوانا فليجا زۆر باشە بەڕاستی ئەو هەڵوێستەی ئەوە لەم چەند ڕۆژەیە بەڕاستی زۆر دەنگدانەوەی تیا بوو شتەکەش زۆر بچوو کرایەوە لەسەر ئەو بابەتە لە کاتێکە ئەم خانمانە بەڕاستی کە شۆڕشێک ئەنجامدەن باشە لەو بڕۆیانیم بە هیچ یەکێک لەوان و لەوانێ بە ئێمەش هەندێکمان نەکرێ بەڕاستی شتێکی تر هەیە پرسیارێکی تر هەیە لەسەر بابەتە ئامادەی ژنان تا چنێکە بینی لە کۆمەلگایە بۆ پێشکەوتنانە ئایا ژنان ئامادەیان تایە بۆ ئەو پێشکەوتنانە یاخود چۆنڵێ ئەوەیان تایە کە بتوان ئەو پێشکەوتنانە خۆیان وەریگرن ئیستیعابەیان تایە بۆ وەریگ لەو بابەتانە ئەزانی چۆنە من بۆ خۆم ئەم شەو زۆر بیرم لەوە کردەوە ئەگەر تۆ هیچ مەهێنەرەوە پێش چاوی خۆت کۆمەلگاکەی ئێمە کارەساتی زۆر بەسەرا هاتووە من زۆربەی ئەو شەڕانەم لە بیرە لە کاتی هەشتاکانە ئەنفالیشم بەبیرە تۆ ئەگە دیقەت بدەی ئەو کاتە سەردەمی ئەم سۆسیال میدیا و کۆمەڵێ ئەم ئەنتەرنێت و ئەو شتانە نەبوو ئینا باوەڕ بکە چیرۆک و هەوڵ و ماندووبوونی هەریەک لەو ژنانی کە لە کاتی ئەنفالە لە دەست ڕژێمی بەعەس جەنگاون نەجاتیان بووە زۆر لەم شۆڕش یعنی وەک ئەم شۆڕشە بە قەوت بۆ جوان بووە بەڵام لەو سەردەمانە بەداخەوە کامێرەیەک نەبووە شتێک نەبووە ڤیدۆیەک نەبووە باشە لە سەردەمی خۆشیان ژن هەر ئازا بووە ژن هەر لێ هاتوو بووە کە ئێستش کە هێتەوە سەر ئێرە ئێمە تەنها ئەم مجتەمەعی ئێمەیە ئەیوێ ژن سەرکوتکە ئەم مجتەمەعی ئێمە نایە ژنی تیا پەروەردە بکرێت بەڕاستی ئیتر لەلایەنە سیاسیەکەتەوە لەلایەنی حکومڕانیتەوە لە هەر لایەنێکەوە بەڕاستی وەکو وتمان ئێستا قسەکەمان لەسەر ئەوەیە لە ناو خێزانە ژن و پیا و تەبان نەبن خێزانێکی ئیفلیج و بێسەرۆبەرە ئەبێت ئەبێ هەردووکیان خۆشەویستی وەک بۆ یەکتری دەربڕن ئەجا خۆشەویستی بۆ مناڵەکانیان ئەجا بۆ ماڵەکەیان بەڵام نەک تەنها ژنەکە هەر خۆشەویستی بکە و پیاوەکە نیکە یان باوکەکە بیکە و دایکەکە نیکە یان مناڵەکە پێویستی بە خۆشەویستی دایک و باوکەکە بێ بۆی نیکە ئێمە لەبەر ئەوەی ئێستش ئەم زروفەی ئێستا و ئەم وەزع و بارودۆخی ئەم دووسێ ڕۆژەش بینیمانە و لە کاتی خۆشیە هەر لە کاتی شەڕی سووریا شەر عینەت هەر ئەو کاتی ژنیانی ئەوانی شەڕ ئەو هەڵوێستیان هەبووە بەڕاستی ئەوان زۆر بە ئازا و بە جەریئانە گویان بە قسە و قسەڵۆک نەدا گویان بە قسەی مەلا نەدا گویان بە قسەی خەڵک نەدا شۆڕشیان کرد بە ماکسیەکەوە تفەنێکی لە شان و لە کۆڵانەکە وەستاوە باشە من هەمیشە ئەوە ئەڵێم بە ژن ئێستا کە ئەم ئێوارەیە ڕەنگە هەموو ژنەکان ڕەنگە بێ ئیش بن و لەسەر ناخواردن بوون و گویان لە قسەی من بێ زۆر دوور نییە ئەم مۆزوعە بەسەر ئێمەی شابێت بەڵام ئایا ئێمە هیچ کەسێک تا ئێستا لە ماڵەوە وابزانم هەموو ماڵێک چەکی هەیە هاتۆ بە ژنەکەی بڵێ ژنەکە ئەمە دنیاە نەوەک ئەگەر هاتن بۆ من لە سەربان و ڕام کرد یان لە داخ ئەوان خۆم کشتۆ بەرگری لە خۆت بکە بەم شێوازە ئەمە چەکەکە وا بەکاربێنە یان ئەم شتە بکە بەڕاستی یعنی تۆ ئەبێ خۆت ئامادە بکەی بۆ هەموو جەنگێک چونکە کورد تا ئێستا نەحەساوە بووە دڵنیایشم ناحەسێتەوە دەی هەمیشە بیری باش بێنە بۆ ئەوەی کە کاری باش بێتەڕێت جا لەسەر ئەو بابەتە بەڕاستی دوێنێکە لە پۆستێکی دکتۆر ئەحمەد کەرکوچیە باسیەوەی کرد کە نووسیبی هەر بۆ زانیاری ئێوە ئەم ئافرەتانەی خوارەوە هەمویان سەحابەی پێغەمبەری خوا بوون و درودی خوای لەسەر بێ و لە زۆربەی جەنگەکانش بەشدار بوونە باسی عایشەی کچی ئەبوبەکری کردبوو فاتیمە زەهرا و ئوم سەلیمە و ڕەبیع بن مەعوود و ئوم عەتیە ئەنساریە و سەفیە بن عەبد مطەلیب و خەولە و ئەسما بنت یەزید و لەیلە الغەفاریە مەبەستی ئەوە بوو کە
کەسێک کاتێکە ئەڵێ ژنان لە یەکەمەوە هەر بۆ ئەو کراون هەر لەو ئاینەکەی خۆیان بەڕاستی چەندین ژن هەبووە کە بەڕاستی ئەنساری پێغەمبەر دوردی خوای لێبوونە و ینی سەحابەی ئەو بوونەوە و هەروە لە جەنگەکانش بەشداریان کردو ئەمەش هەر وەک وەڵامێک بەڕاستی دکتۆر ئەحمەد کەلکوشی لە پەیجەکەی خۆی داینابوو. زۆر باشە. دیمان خان باسی ئەوە شکر لە هەشتاکاندا بەڕاستی ژن بەپی پێویست ڕۆشنبیر بووە. ئەمە باسی ئەوە بکەین بێگومان دایکانی ئێمە دایکی من دایکی تۆ کە هی ئەو سەردەمان کەسانێکی ڕۆشنبیر بوون چونکە باوەڕیان بەوە هەبوو کە تاکێکی کورد دەیتوانی بە تورکی قسە بکە تاکێکی تورک عفو تاکێکی عەرەب بۆی هەبوو بە عەرەبی قسە بکە یعنی باوەڕی بە مافی نەتەوایەتی هەر کەسێکە بوو باشە یان دایکێکی کورد هەستی نەتەوایەتی لە کوڕەکەیدا دروست کردو ئەم هەموو پێشمەرگە ئازایانە بەچی دروست بوون خۆ لە خۆکردیەوە نەبوونە. بەڵام ئێستا هەز ناکەی کە لەو ڕۆڵە ئەدرێت یاخود هەوڵەدەن لە ڕۆڵەکە کەمکەنەوە یاخود باسی ئەوت کرد هیچ پیاوێکی ئێمە فێری بەکارنانی چەک نەکردو لەبەر ئەوەی هەستەکەین ئیتر ئاڕاستەی ژیان و ڕۆڵمان لە کۆمەلگایە بەرەو شوێنێکی ئیتر ڕات کە سیستەمی سەرمایەداریە ئێمە خەریکە بەو ڕێدا هەر هەمومان لا دەدەین. بەڵێ وەکووتم ئەو سەردەما خەڵک نەخوێنەواریش بووە بەڵام بەو شێوەی ڕۆشنبیری هەبوو ڕۆشنفکری هەبوو قەناعەتیشی بە پێکەوە ژیان هەبووە لە هەر شوێنێکا بووە یعنی کە چۆتە شارێکی کە بەو زمانە قسەی کردووە کە هەت شتێک بووە کە ئێستش کە باس لەمە ئەکەین ئێمە وەکووتمان ئێمە بەم سەردەمەی کە ئێستی سەیری ڕووکەش بکەین لە ڕووکەشا وەکووتم یعنی زۆر پێشکەوتوین بەڵام پێشکەوتوەکە کیفایەت نییە بۆ ئێمە ئەبێ ئێستا لە هەوڵی ئەوەیە بین کە چۆن ڕێگرمان نەبن لە بەردەم ئەوەی کە ئەمانەوێ ڕێگر بین لە بەردەم ئەوەی کە پێمان ئەکرێ و کە بمانوێ نەمانوێ ئێمە لێرە شیرین خانگیان دەستی داگیرکەری زۆر هەیە لە ناو وڵاتەکەمانە بەڵام تا چەند هەستی پێ ئەەکەین و تا چەند هەستی پێ ناکرێ ئەوەیان نازانم بەڵام من خۆم بۆ خۆم شخصی خۆم زۆر هەستی پێ ئەەکەم لەبەر ئەوەی کە تۆ سوور ئەزانی دەستی داگیرکرد دێتە ناو خاکەکەتەوە دێتە ناو نیشتیمانەکەتەوە جاران پێشمەرگە پێشمەرگە بۆ چۆتە شاخ بۆچی چووە خۆ چۆ دیفاع لە خاک بکە لە نیشتیمان بکە لە داخی ڕژێمێت چۆتە شاخ و شاخی گرتووە ئەی تۆ ئێستا لە ناو ماڵەکەی خۆتا سەنگەر لە خۆت نەگری ئەگەر خۆت سەنگەر لە خۆت نەگری بەتەمای خەڵک سەنگەر لێ یعنی خەڵک بێت دیفاع لێ بکە نابێت اینجا بۆیە لەبەر ئەوەی ئێستا کاتی ئەوە هاتووە ئێمە بە جۆرێ لە جۆرەکان لایەنی دەسەڵات لایەنی پەیوەندیدار بیر لەوە بکاتەوە کە ئەمڕۆ کە مناڵەکەی فێر ئەوە بکە چۆن هەندێک جار بۆ نمونە مناڵەکەتە چێ بۆ مەکتەب پێ ئەڵێ هێتەوەڵی چێ لێتیدا چی عەزێتی یای ئەمانەی پێ ئەڵێن ئەبێ کاتێکیش پێ بڵێ کوڕم کاتێک کە من لە ماڵ نەبووم دوور بێ شەڕێک بوو تەقەیەک بوو بۆ نمونە ئێمە هەر بابێنەوە سەر هەشتاکانە دەیان جار لە هەشتاکانە ئێمە کاتێک کە باوکمان ئەڕۆی بۆ ئیشیان دایک و باوکمان سەفەریانە کرد وەختێک دەزانی کۆپتەر هات و ڕەمیە کردی بردومانێ کردی بەڵام وایان فێر کردبین هە لەگەڵ کۆپتەر ها و خورماکە و ئاوێک بەرین و بڕۆین بۆ کونە تەیارەکە ڕێک ڕۆشتین بۆ کونەتایرە خۆمان شاردێتەوە حتا کۆپتەر ڕەمی تەواو کردووە خۆمان شاردێتەوە ئەنجا ئێوارە هاتوونێتە دەرەوە مە فێر کرابووین ئیتر دایک لە ماڵ بۆیە باوک لە ماڵ نەبووە تۆ چیتە کونەتایرەکەوە ئەگەیتەوەتان هەبوو خۆتان بپارێزن بەڵێ من مناڵ بوومە دەیان جار وە هەبوو مناڵەکەم لە لانکەکە نەمتوانیوە و کاتە مناڵ لە لانکە بۆ تەزرازەکەی بکەیتەوە لانکەکەم ڕاکێشاوە چینە بۆ کونەتایرەکە لە ناو کونەتایرە خۆمان شاردێتەوە ئێستش ئەبێ من وا ڕۆڵەکەم پەروەردە بکەم کە تۆ ئێمە لەبەرەوەی دەستی داگیرکەری هەیە لە ناو خاک و نیشتیمانەکەتە تۆ فێری ئازایی بکەی نەک لە ئازایی ژن کەم بکەیتەوە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە شیرین خانگیان ئەمڕۆ هەمووی لە ڕەوشی ژن ئەدا لە ڕەوشی ژن کەمەکاتەوە بەداخەوە من ئەڵێم حەق نییە وابین بەڕاستی ئێمە هێمەوەسەر ئەو بڕگەی کە باسم لە ڕۆڵی ئیسلام و کە ئێمە وەکو ئیسلامین ئێمە هەر ئەم نەتەوەین خۆ نەبووینە بە گاور و نەبووینە بە جوولەکە بۆ لە سەردەمی پێشوا من بەبیرم هەیە ئێستا جەنابی بابەتەکەی مەلا ئەحمەدی خوێندەوە باس کۆمەڵێ ژنی کرد لەو سەردەمانە منیش کۆمەڵێ ژنی زۆر باشم لە بیر هەیە لەو سەردەمانە دیوەخانیان بەڕێوە بردووە لە باتی پیا و لە دیوەخانە دانیشتون کاکێ خۆ ئەو سەردەما خۆ ژنە نەخوێنەوار بووە بەڵام لە دیوەخانە بەس لە کوردەکەی و بەسەر پۆشەسپێکەوە میوانی بەڕێ کردووە سەر لەشکری بەڕێ کردووە میوانی تورکی بەڕێ کردووە ئێرانی بەڕێ کردووە هەموو ئەمانەی کردووە کاکە ئەی ئێستا بۆ وانەبی کاکە ئێستا بۆ نمونە من جارێکیان لە دائیرە مۆزەفێکمان وتی لە دایری کارەبا و تەلەفۆنیان بۆ کراڵی قسە ڕاکێشێ وتی ئەوە دەدەم لە دەرگاکەتان دەرگاکە بۆ ناکەن وتی وەڵامی بە کچەکەمان تۆ تایرە بدرێ لە دەرگاکە دەرگان لە کەس نەکەیتەوە تا خۆمان دینە بەڵێ ئەو بابەتانە بەڕاستی زۆرە
دەستخۆش ژیان خان سپاس بۆ تۆ دیمەن دیمەن خان خان زۆر سپاس دیمەن خان ئازێت کێشام ڕۆ سپاس دەکەم. ئەگەر لە کۆتایە سپاس شتێک بۆ تۆ. تەیە کە ئێمە نەمانوت بێ وڵاهی من سوپاسدانەکەم هیوادارم بەرنمەکەم جێ خۆی گرت بێت قسەکانیشمان هەمووی وەکووتم واقعی ژیانی خۆمانە باوەڕکە هیچ شتێک نە دروستەکەی نە شتێکی دروستکراویشە بۆ لەبەرەوەی ئێمە دوو ڕۆڵی سەرەکیمان هەیە هەم وەکو دایک هەم وەکو ژن کۆمەڵێ شتی کاریگەر لە سەرمان هەیە هەم وەکو ڕێکخراویش عینەن کۆمەڵێک کێشە و مەشاکیری تایبەت هەیە کە دێتە ناو ڕێکخراوەکەمانەوە زۆر دڵمان پیژانەکە من لێرەوە داوا ئەەکەم لە هەموو دایک و باوکێک بە جددی شکۆ بۆ کچ و ژنیان بگێڕنەوە لەبەرەوەی زۆر ئازا و مەردایانە بنووسی قەومتمانەی تەواویان پێ هەبێ بەڵام هەوڵیش بدەن ژنان و کچان خۆیان متمانە بەدەست خۆیان بێنن ئێمە کاتی ئەوە هاتووە مەسلەی پێشینان هەیە ئەڵێ هەر چوار پارچەی کوردستان یەک برێ من لێرە ئەڵێم بە تایبەتی بۆ کەرکووک ئەڵێم با خەڵکی کەرکووک بە تایبەتی کوردەکان بە تایبەتی هەموو ژنی کەرکووک یەک بگرین بۆ ئەوەی هیچ شتێک زەفەرمان پێ نەگەێنێ بۆ ئەوەی هیچ دوژمنێک نەیەوێت نەڕۆڵەکانمان شەهید بکە و نەخاتمان داگیر بکە بەڕاستی سەردەمی ئەوەیە ئێمە شۆڕش بکەین شۆڕش بە مانای ئەوە نییە جارێکی کە هێمە سەر ئەوە بە مانای ئەوە نییە کلاشین کۆفێکمان پێبێت بەڵام شۆڕش بە مانای فکر بە مانای عەقڵ بە مانای بیرکردنەوە من لە ماڵەکەی خۆمە ئەگەر بجەنگم بۆ خێزانەکەم مناڵەکەیشم ئەتوانێت لە ناو کۆمەلگاکەیە بجەنگێت ئەمە زۆر گرنگە دەستخۆشیتان لێکم بە هیوای دووربین لە هەموو جەنگێک بە هیوام هیچ کەسێک لە هیچ شوێنێکە مناڵی ببێ بە قوربانی نەدایک و باوکی جەرگ سوتاو بێ سپاس دیمەن خانگیان سپاس بۆ ئامادەیت بێگومان ئێمە هەمومانەوە ڕاستیە دەزانین ئەگەر گوندێک ئاغا و کێخای زۆر بوو و ئاغا و کێخاکان ژمارەیان زۆرتر بوو لە گوند نشینەکەەوە بێگومان گەل لە شێوێنی و شێواوی لێ دروست دەبێت هەست دەکەم ئەم دۆزە نزیکە لە ئێمەوە دروستە ئێمەی کورد یەکەم هەنگاومان ئەوەیە کە دەبێت یەکگرتوو بین بەبێ ڕەگەز ڕەگەزایی بەبێ جیاکردنەوە و نێردنە ماڵەوەی ڕەگەزێک بۆ ماڵەکەی و ڕەگەزێک لە بەرەکاندا اینجا ئەتوانین کوتلەی سەرکەوتن لێ بدەین و بڵین بەڵێ ئێمە سەرکەوتووە بین سپاس بۆ هەموو کەس و لایەن و ژن و پیاوانەی کە لە شوێنی خۆیانەوە هەڵوێستیان دەبێت و ئامادەی دەردەبڕن بۆ بابەتە نەتەوایەتیەکە و هەروەها هەڵبزمانێکە بە هیوای نەم ئێوارەیە تەوەرەکەمان جێگەی ڕەزامەندی ئێوە بوو بێت من هیچم نەماوە تەوەرە ئەسپێرم بە هاوکارم هەتا بەنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ